بەردەوامی لە گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز گوستاف فریدۆلین کە هاوسەرۆکی پارتی سەوزی سویدە و پەرلەمانتاریشە لە وڵاتی سوید بۆ قسەکردن لەسەر هۆکاری سەردانەکەی و پرسی بە جینۆساید ناساندنی تاوانەکانی ئەنفال و کیمیابارانکردنی هەڵەبجە و لەم بەشەی چاوپێکەوتنەکە قسە لەسەر دیموکراسی و مافی مرۆڤ و ئازادیەکان و ڕۆڵ و ئەدای پارتە کوردیەکان بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە دەکەین. Welcome again. دووبارە بەخێر بێن. Can recognizing ئایا ناساندنی تاوانەکانی ئەنفال و کیمیاباران وەکو جینۆساید دەتوانێت ڕۆڵی هەبێت لە ڕاگەیاندنی دەوڵەتی سربەخۆی کوردستاندا؟ ئەگەر ئەم شتە بەراورد بکەین بە هۆڵۆکۆست. comparing it to the Holocaust. Two things. دوو شت هەیە من دڵنیا نیم کە دەبێت جینۆسایدەکان لەگەڵ یەکتر بەراورد بکەین. گرنگە ئێمە جیاوازەکان ببینین. نەخێر مەبەستی من بەراورد نییە، مەبەستم سوود وەرگرتنی دوای جینۆسایدەکەیە. بۆ نمونە ئێستا دەبینین ئیسرائیل یەکێکە لە زلهێزەکانی جیهان. جوولەکەکان تا ڕادەیەکی ئێجگار زۆر توانیویانە هۆڵۆکۆست لە بەرژەوەندی گەلەکەیاندا بەکار بهێنن. ئەوان هۆڵۆکۆست وەکو ناسنامەیەک بۆ ئیسرائیل و بۆ جوولەکەکان بەکاردەهێنن و لە ڕێگەیەوە بە جیهان دەڵێن ئێمە بە هۆڵۆکۆستدا تێپەڕێوین. بەڵام من یەکێکم لەوانەی کە دەڵێم تۆ دەتوانیت هاوڕێکی زۆر نزیکی جوولەکەکان بیت و تۆ توانیت لەگەڵ یادەوەری هۆڵۆکۆستدا کار بکەیت و لەگەڵ بەش ڕەخنە بگریت و لە کار و کردەوەکانی ئیسرائیل. وەڵامی منیش بۆ پرسیارەکەت نەخێر. من بڕوا ناکەم بەوەی کە ڕووداوە مێژوویەکانی وێنەی شاڵاوی ئەنفال بەکار بهێنرێت لە پرسە سیاسەکانی ئەمڕۆدا. من بڕوام وایە کە خراپ بەکارهێنانی ئەنفال دەبێت لەو نێوەندەدا، بەڵام بە تەواوی بڕوام بەوە هەیە کە ئەگەر شاڵاوی ئەنفال ڕووی دابا یاخودنا بڕوای تەواوم هەیە کە کوردەکانیش وەکو هەر میلەتێکی دیکە بێت مافیان هەبێت و ئەو مافانەی مرۆڤیان هەبێت چ وەک تاک یاخود وەکو گەل. یەکێکیش لەو مافانە ئەوەیە کە خۆیان بڕیار بدەن کە چۆن ڕێک بخرێن و چی بن. بۆ نمونە ئێمە لە پەرلەمانی سوید گفتوگۆمان لەبارەی ئەوەوە کرد چۆن ڕیفرادۆمێک بە چاودێری نەتەوە یەکگرتوەکان بکرێت کە ئەلتەرناتیڤ و بژاردەی جیاجەی تێدا بێت سەبارەت بەوەی کە هاوڵاتیانی کورد چۆن دەیانەوێت خۆیان ڕێک بخەن. ئەمە یەکێک دەبوو لە ڕێگەکان بۆ نزیکبوونەوە لە چارەنووسی خۆ دیاریکردن. ئەگەر بەڕاستی ئەمە ئەو شتە بێت کە هاوڵاتیانی کورد دەیانەوێت من لەو بڕوایەدام کە ئەمەش مافێکی مرۆڤە وەکو هەر مافێکی دیکی مرۆڤ و من لەگەڵی دام و پاڵپشتی لێ دەکەم. Yes. I'll leave the ئەنفال campaign and من لێرەدا لە باسکردنی شاڵاوی ئەنفال و پرسی جینۆساید دەوەستم و دەچینە سەر تەوەری دیکە و پرسیارێکت لێ دەکەم کە ڕەنگە پرسیاری زۆربەی گەنجانی کوردستان بێت. من و تۆ لە یەک تەمەنداین. ئەگەر زیاتر بژین بەڵێ تەنها چەند مانگێ گەورەترە. You are 29 years old. تۆ 29 ساڵت تەمەنە و لە تەمەنی 19 ساڵی واتە 10 ساڵ پێش ئێستا تۆ بوویت بە پارلەمانتار لە پارلەمانی سوید. بەڵێ ڕاستە تەنانەت ماوەیەک پەرلەمانتاریشم بەجێهێشت و دواتر خۆمەڵ بژاردەوە. بەڵێ ماوەی 3 ساڵ پارلەمانتاریت نەکردووە لەو نێوانەدا. هەروەها ئێستا تۆ هاوسەرۆکی پارتێکی ئۆپۆزیسیۆنیشیت. هەست ناکەی جیاوازی ئاسمان و ڕێسمان هەیە لە نێوان گەنج لە ئەوروپا و گەنج لە کۆمەلگاکانی خۆرهەڵاتدا بە تایبەت لە کوردستان کە ئێمە لەسەر کوردستان قسە دەکەین. لە کوردستان چەندین گەنجی خاوەن توانا و ئازا و بیوەرمان هەیە، بەڵام فرسەتی ئەوەیان پێنادرێت کە کار بکەن و بێنە پێشەوە. پێیان دەوترێت ئێوە زۆر گەنجن بۆ ئەوەی ئەو کارە بکەن یان پێنەگەیشتون بۆ کاری سیاسی. They tell them, well, you are too young to do that. You are too young for the politics. Well, I think that it's very important for من بڕوام وایە زۆر گرنگە بۆ هەر سیستمێکی دیموکراسی کە جەخت بکاتەوە کە کەسانی گەنج و لاو بواری ئەویان هەبێت کە بێنە بوارەکەەوە و سەرقاڵ بن و گەنجەکان بواری ئەویان پێ بدرێت کە ئەزمموی خۆیان بەردەست بخەن. شێوازی بینینی جیانی چواردەوریان هەروەها ئەو پرسانەیان کە لەم ئەزمونانەوە سەرچاویان گرتووە لەبارەی سیاسەتەوە و ئەمەش دەبێت لە سەر تەواوی ئاستەکانی سیاسەتکردن ڕنگ بداتەوە بە نیسبەت گەنجانەوە. ئێمە دەژین و حەز دەکەین هەنگاوێکی زیاتر پێشەوە بچین چونکە من پێم وایە ئەم شتانەش هەمیشە دەربارەی سیاسی گەنجەکان نین. ئێمە لە سویدەم دۆخەمان ماوەی چەندین ساڵە هەبوو هەیە کە تیایدا تۆ دەتوانیت کە دیموکراسیەکی تەواوت هەبێت
کە تیایدا هاوڵاتیەکان هەست دەکەن کە ئەگەر و بواری ئەویان هەیە کاریگەری لەسەر کۆمەلگەدا بنێن و کۆمەلگەش لە بەرامبەردا گوێیان لێ بگرێت. زۆر گرنگە گەنج هەنگاوێک بنێت لە هەر کارێکدا بێت و سیاسەتیش بکات. تۆ توانیت مامۆستایەک بیت یان پۆلیسێک بیت یان کارمەندی ئاگر کوژێنەوە بیت یاخود پەرستارێک بیت هەروەها لە بواری سیاسەتیشدا کار بکەیت. کەواتە زۆر گرنگە کە سیاسەتێکت هەبێت کە کراوە بێت بە ڕووی ئەزمموی نوێ و تازەدا. ئایا بەشداری گەنجان پەیوەندی بە تواناوە هەیە یان پەیوەندی بەو فرسەتانەوە هەیە کە دەخرێتە پێشیان؟ بێگومان من بڕوام وایە کە گەنج لە کوردستانی شەمان توانای هەیە بۆ ئەوەی تاکێکی بەسوود بێت و کاری باش بکات لە سیاسەتدا وەکو گەنجانی سویدیان گەنج لە هەر بەشێکی دیکەی جیهاندا. لە کوردستان ئەوەی بینراوە بە درێژایی مێژوو مەبەستم لە حزبەکانە یەک سەرکردەی نێر بووە. بەڵام لە پارتەکەی ئێوەدا دەبینین دوو تەبێژ و سەرۆکتان هەیە، جەنابتان و خات و ئاسا. ئێوە هاوسەرۆکن. پرسیارەکەم ئەوەیە بۆچی ئێوە ژنێک و پیاوێکتان بۆ سەرۆکایەتی پارتەکەتان پارتی سەوزی سوید دیاری کردووە؟ بەڵێ ئەم شتە لە ڕێسای پارتەکەدا یەکلایی کراوەتەوە. ئێمە وەکو پارتیەک ئێستا گەشەمان کردووە لە بزوتنەوەیکی ژینگە و ئاشتیەوە، لە بزوتنەوەی هاریکاری و مافی مرۆڤی جیهانیەوە بووین بەم پارتە. لە هەمووی ڕوونتر ئەم پارتە لە بزوتنەوەیکی گرنگی دەر بە مافی ژنانەوە سەرچاوی گرتووە. کاتێک ئێمە ئەم پارتەمان دامەزران کە چەند ساڵ پێش لە دایکبوونی من و تۆ بوو. بەڵێ لە ساڵی 1970 بوو. 1970 بەڵێ ئەوە ڕاستە. وها دەردەکەوێت تۆ گەڕانی خۆت کردووە بەر لە بەرنامەکە. هەر لە ساتی دامەزراندنەوە بڕیار درراوە کە دەبێت پارتەکە لەلایەن ئافرەتێک و پیاوێکەوە سەرۆکایەتی بکرێت. ئەمەش ڕێسایەکی بنچینەیە لە زۆر پارتی سەوزی جیهاندا. بە بڕۆی من ئەمە یەکەم حیزب و پارتە لە وڵاتی سوید کە ژنێک لە لووتکەی دەسەڵاتی پارتەکەی دابێت. کەواتە ئەم شتە ماوەیەکی زۆر نییە کە دەبینرێت و لە سویدیش بە شێوەیەکی ئاسایی هەر پیاوێک لە لووتکەی دەسەڵاتی پارتەکاندا بووە. ئێمە هێشتا لە شەڕی ئەوەداین کە ببین بە خاوەنی یەکەمین سەرۆک حکوومەتی ئافرەت لە ناو سوید. کەواتە هێشتا لە سویدیش هەندێک شەڕ و بەرەنگاربوونەوە ماوە بکرێت. بەڵێ ئەمە کارێکی جوانە کە ژنانیش لە دووتکەی هەڕەمی بەڕێوەبردنی پارلەمان و حکوومەت و حزب دابن. لە ئێستادا لە کوردستانیش تەنها یەک پارتمان هەیە ئەگەر هەڵە نەبم کە لەلایەن ژنێک و پیاوێکەوە بەڕێوە دەبرێت، بەڵام پارتێکی گەورە نییە. ئێوە پارتێکی ئۆپۆزیسیۆنن لە سوید. بۆ کاتی ئێستا ئۆپۆزیسیۆن. بەڵێ ئەوەش ڕەنگە بگۆڕێت. بۆ ئێستا باشە. ئەوە یەکێک بوو لە پرسیارەکانی منیش، بەڵام زووتر هاتیتە سەری. ئێوە خاوەنی 25 کورسین لە پارلەمانی سوید لە کۆی 349 کورسی. ئۆپۆزیسیۆن بوون مانای چییە؟ بێگومان هەندێک جار ئێمە ئەتوانین سیاست بگۆڕین و گۆڕانکاری بهێنینەوە. پرۆپۆزەڵی ناساندنی ئەنفال وەکو جینۆسای دیکەکە لە نمونە زیندۆکان ئێمە خستمانە بەردەست و پارتی دیکەش خستیە بەردەستی پەرلەمان و ئەوانیش گوێیان گرت و پاشان هەموو پارتەکان پێکەوە ئەم ناساندنیان ئەنجامدا و لەو گفتوگوێدا. بەڵام گرنگترین شت کە بیکەین لە دەرەوە بوون و بینینی هاوڵاتیان و پەیوەندی دروستکردن لەگەڵ تەواوی کۆمەڵگەی مەدەنی لە سوید و بوون بە دەنگ و بەدیلی هاوڵاتیانە. ئەو هاوڵاتیانی کە لە هەڵبژاردننی دواتردا حکوومەتێکی دیکەی جیاوازی دەوێت. ئایا پارتەکانی دیکە گوێ لە هاوڵاتیان ناگرن؟ بێگومان من تەنانەت لە مشتومڕەکانی سویدیشدا نامەوێت زۆر ڕەخنە لە پارتەکانی دیکە بگرم، بەڵام من قسە لەسەر ئەوە دەکەم کە ئێمە هەوڵ دەدەین چی بکەین. لە ڕاستیدا ئێمە هەوڵ دەدەین چاومان بە کۆمەلگەی مەدەنی بکەوێت، هەوڵ دەدەین چاومان بەو کەسانە بکەوێت کە پێشتر نەهاتوونەتە بواری سیاسەتەوە و دەبینین کە کاتی ئەوە هاتووە ئەزمونونەکانم بە هەند وەربگیرێت. ئەویش بە شێوەیەکی تایبەت و دیاریکرا و ئەنجامی دەدەین. دانیشتنە لەگەڵ گروپە جیاوازەکانی ئەو نەتەوانەی کە لە سویدن. وڵاتی سوید لە ڕاستیدا توانیوێتی کە مافیمانەوە و پەنابەری بە زۆر پەنابەر بدات. ئێمە ژمارێکی زۆر کوردمان هەیە کە لە سوید دەژین. زۆر خەڵکی دیکەش لە بەشەکانی دیکەی جیهانەوە پەنایان بۆ سوید هێناوە و لەوێ دەژین. من تەنانەت بڕۆی تەواوم هەیە کە دەبێت ئەوانیش توانای ئەویان هەبێت کاریگەری لەسەر سیستمی سیاسی سویددا بنێن. ئایا پەیوەندی پارتە ئۆپۆزیسیۆنەکان لەگەڵ حکوومەت لە سوید پەیوەندیەکی چۆنە؟
ئێمە هەوڵ دەدەین لە هەندێک پرسدا هاوکار بین. بۆ نمونە پارتەکەی من هاوکاری حکوومەتی سوید دەکات بۆ ئەوەی دڵنیا بین کە حکوومەتی سوید مافی مرۆیەکانی پەنابەران دەپارێزێت و زیاتریشی بکات. ئێمە لە ڕابردوو لە ئێستاشدا ڕەخنەمان لە سیاسەتی پەنابەران گرتووە کە وا دەکات وەرگرتنی پەنابەری و مانەوە لە سوید زۆر قورس بێت. ئێمە بڕۆمان وایە کاتێک خەڵکانێک ئەم کارە دەکەن دەستکەوتێکە بۆ خۆیان و بۆ سویدیش دەستکەوتە. کەسێک هاتووە کار لە سوید دەکات و هاوکاری پێشکەش دەکات لە بنیانانی سوید. ڕەنگیشە ڕۆژێک لە ڕۆژان بگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆی بازمونێکی ئێجگار زۆرەوە. من ئەم شتە دەبینم لە هەموو جێگایەکی کوردستانی عراقدا. خەڵکانێک ڕۆژانێک لە سوید بوون و گەڕاونەتەوە بۆ ئەزمموی باشتر بۆ بنیادنانەوەی کوردستان. ئەمەش چیرۆکێکی سەیر و جوانە سەبارەت بە هاریکاری نێوان مرۆڤەکان. سەبارەت بەم پرسانە ئێمە دەمانەوێت لەگەڵ حکوومەتی وڵاتەکەماندا هاریکاری بکەین. ئەم کارە هەمیشە ئاسان نییە، بەڵام هەنگاو دوای هەنگاو هەز دەکەین کە گۆڕانکاری دێنینە ئاراوە. ئێوە لەگەڵ حکوومەت وەکو دوژمن سەیری یەکتر دەکەن؟ نا نەخێر وەکو دوژمن نا. من مەبەستم هەیە لە پشتکردنی ئەو پرسیارەوە. من دڵنیام مەبەستێکت هەیە، بەڵام ئێمە وەکو دوژمن ناڕوانین یەکتر، بەڵام چەندین حاڵەتمان هەیە کە لە مشتومڕی ئاشکرادا بەرامبەر یەکتر دەوەستین و گفتوگوی لەبارەوە دەکەین لەبارەی جیاوازەکانمانەوە. هەوڵ دەدەین قەناعەت بە هاوڵاتیانمان بکەین بۆچی باشترەکە دەنگ بە پارتی سەوز بدەن و بۆ نمونە دەنگ بە پارتێکی محافزکار یان نەتەوەیی یان سۆشیالیست نادەن. ئەمانە ڕێسا سەرەتایی و بنچینەیەکانی هەموو دیموکراسیەکن. سیاسەت هەمیشە بۆ ئەوە نییە کە بەرز بیتەوە یان بگەیتە هەمان پۆست، بەڵکو دەکرێت ڕێگەیەک بێت بۆ ئەوەی هەمیشە هەمان پۆستمان نەبێت، هەمیشە هەمان بیرۆکەمان نەبێت سەبارەت بە بەڕێوەبردننی کۆمەڵگەوە بێت، ڕێگەیەکی ئاشتیانە و ڕێزدارانەمان هەبێت بۆ کردنی ئەمانە. You know, in Kurdistan, وەکو دەزانن لە کوردستان پارتە ئۆپۆزیسیۆنەکان پێکاتون لە بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی. ئەوان سێ پارتن و نزیکەی 38 کورسیان لە پەرلەمانی کوردستان لە کۆی 111 کورسی. تەنها گۆڕان خاوەنی 25 کورسیە، بەڵام ئەوان هەمیشە دەڵێن تەواوی ئەو پرسیارانەی ئەوان بۆ حکوومەت و دوو پارتە دەسەڵاتدارەکە بەرزی دەکەنەوە. وەڵامی ئەوان بۆیان نەخێرە. ئایا ئەمە کارێکی دروستە؟ is it something healthy? I would lie if I بێگومان من درۆ دەکەم گەر بڵێم من خۆم لەو شتەی تۆ باست کرد نابینمەوە. بێگومان کارکردن لە پارتێکی ئۆپۆزیسیۆندا کارکردنە لەبەرەی بەرامبەر و خستنە ڕووی ئەو پرسانەیە کە پارتەکانی دیکە دەنگی بۆ نادەن. هەموو هەفتەیەکە ئێمە لە پەرلەمانی سوید کۆ دەبینەوە، دەبینم پرۆپۆزەڵەکانی من و پارتەکانی دیکە لەلایەن پارتەکانی دیکەوە دەنگی نەهێناوە و دەنجیان بۆ نەداوە. بەڵام کاتێک پرسی گەورە دێتە پێشەوە، من بەرگریکارێکی سەرسەختی هاریکاری نێوان پارتەکانم کە لە ڕاستیدا دەبێت هەموو دانیشتن و پێکەوە چارەسەری بکەین. What if the other party said, well, بەڵام چی دەبێت ئەگەر پارتەکانی دیکە وتیان پێویستمان بە هاریکاری ئۆپۆزیسیۆن نییە؟ ئێوە ئۆپۆزیسیۆن و بڕۆن کاری خۆتان بکەن. we are recognized in that position and we get this kind of cooperation. هەندێک جار لە سوید ئێمە ڕوبەڕووی ئەو حاڵەتە بووینەتەوە و هاریکاریمان ڕەت کراوەتەوە. لە هەندێک لە پرسەکانی کاروباری دەرەوە ئەمە ڕووی داوە. کاتێک کە سەربازەکانی سوپای سوید ڕەوانەی وڵاتێکی دیکە دەکرێن بۆ نمونە هاریکاریمان ڕەت کراوەتەوە لە پرسی کۆچ و کۆچبەران کە باسم کرد. هەندێک جاری تریش کاتێک من ویستومە بەشداریم هەبێت سەبارەت بە پرسی چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاری کەشوهەوا یان چی بکرێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە پێم وایە بوونیان هەیە لە قوتابخانەکانی سوید. دەبینی حکوومەت لە وەڵامدا پێی وتوم نەخێر نامانەوێت لەو بارەیەوە هاوکاری هاریکاریمان هەبێت، کەواتە ئەم شتانە ڕوو دەدەن. بەڵام گرنگە بزانین ئەو شتانە کەی ڕوودەدەن و دەبێت بە شێوەیەکی ڕێزدارانەش بێت کە تۆ ڕێز لەوە دەگریت ئێمە بیرکردنەوەمان جیاوازە و ڕێزی ئەو بگریت کە لە پرسێکی دیاریکراودا حکوومەت هەز ناکات وەرگرتنی هاوکاری لە تۆ بەرهەمدار بێت. Yes. In Kurdistan region, you know, the government and the لە کوردستان حکوومەت و دوو پارتە دەسەڵاتدارەکە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دەڵێن کە پارتەکانی ئۆپۆزیسیۆن وەکو دوژمن لێیان دەڕوانن و بە پێچەوانەشەوە.
ئەمە ئەو هۆکارە بوو کە پێشتر ئەو پرسیارم لێت کرد. پێت وایە کە پارتەکانی ئۆپۆزیسیۆن دەبێت مەدحی حکوومەت و دەستخۆشی لە حکوومەت بکەن بۆ ئەو کارە باشانەی کە دەیکەن بە لەبەرچاوگرتنی ئەوەی کە ئەرکی خۆیانە بیکەن، یاخود ئەرکی پارتەکانی ئۆپۆزیسیۆنە کە ڕەخنە لە شتە خراپەکان و کەم و کوڕیەکان و فەرامۆشکاریەکانی حکوومەت بگرن، بە حکوومەتدا هەڵبڵێن یاخود تەنها ڕەخنە بگرن بە کورتی. To praise it or just to criticize it shortly. ڕۆڵی ئۆپۆزیسیۆن لە سیستمی دیموکراسیدا دۆزینەوەی خاڵە لاوازەکان و ڕەخنەگرتنە لیان. ئەوەش ببینێت کە ڕەخنەگرتن دەکرێت بۆ پێشەوەت ببات. ئەگەر من لەلایەن هاوپیشەوە و هاوکارەکانمەوە ڕەخنەم لێ نەگیرێت لە دوای ئەم چاوپێکەوتنە هەرگیز ناتوانم باشتر ئەنجامی بدەم. کەواتە ئەو جۆرە ڕەخنەیە ئێمە بەهێزتر و ئێمە باشتر دەکات. بەڵام گەر تۆ تەنها و تەنها ڕەخنە بگریت و ئەو شتانی بەرەو باشتر چوون نەیان بینیت، گومانیتیانە کە خەڵک چیتر گوێم لێ ناگرێت. دەبینیت من ئەو شتانە کە لە سوید بینیمە و ڕەخنم لێگرتوون بەرەو باشتر چوون، دەشبێت ڕەخنە لەو شتانە بگرم کە هەست ئەەکەم خراپن و بەرەو خراپی چوون. کەواتە ئێوە دەستخۆشی ناکەن بۆ شتە باشەکانی حکوومەت؟ هەندێک جار دەستخۆشی دەکەین. گەر هەست بکەم حکوومەتی سوید بەڕاستی کارێکی باشی کردووە، دەستخۆشی دەکەم. بەڵام ئایا کاری ئۆپۆزیسیۆن پیا هەڵدانە؟ ئەرکی ئۆپۆزیسیۆنە بە باش بڵێت باش و ڕەخنە لە خراپەکان بگرێت؟ The role of any opposition in a democracy is to criticize. You actually have ڕۆڵی هەر ئۆپۆزیسیۆنێک لە سیستمی دیموکراسیدا ڕەخنەگرتن. لە ڕاستیدا زۆر باشە بۆ من کە ڕەخنەم لێ بگیرێت. پێویستم بە ڕەخنەیە لە پۆستەکەمدا، چونکە گەر ئەو ڕەخنانە قبول نەکەم نابێ هەرگیز بیر لە پلە و پۆست بکەمەوە، هەرگیز ناگەڕێمەوە بۆ پارتەکەم بۆی بزانم چی باشە و چۆن دەتوانین باشتر ئەنجامی بدەن. ئەو ڕەخنەیە زۆر باشە و ئەوەش ڕۆڵی ئۆپۆزیسیۆنە لە پەرلەمان. بەڵام من بە ئەزمون بۆم دەرکەوتووە کە گەر تۆ تەنها ڕەخنە بگریت و شتە باش و جوانەکان نەبینیت، ئەوە خەڵک بە گشتی کۆڵ دەدات لە گوێگرتن لێت. تۆ وتت ئێوە بۆ کاتی ئێستا ئۆپۆزیسیۆنن، مەبەستت چییە؟ بەڵێ ئێمە ساڵی داهاتوو هەڵبژاردنمان هەیە. بێگومان من هیوادارم کە خەڵکێکی زیاتر لە پارتەکەم کۆ ببێتەوە و خەڵکیش هەست بکات کە دەنگدان بە سەوەز ڕێگەیەکە بۆ بەرەو پێشبردننی سوید. بەم شێوەیەش بتوانین لە دوای هەڵبژاردنەکانی ساڵی داهاتووە حکومت پێگوهێنێ. پێت وانییە کە ئۆپۆزیسیۆن دەبێت هەر بە ئۆپۆزیسیۆنی بمێنێتەوە تا کۆتایی بۆ ئەوەی هەمیشە ڕەخنە لە خاڵە لاوازەکانی حکوومەت بگرێت؟ We actually had a situation in Sweden where one party was نەخێر، ئێمەش لە سوید ئەو حاڵەتەمان هەبوو کە حیزبێک بۆ ماوەیەکی درێژ لە حکوومەتدا بوو. ئێمە تەنانەت ڕەخنەشمان لەو پارتە گرت، هەرچەندە هاریکاریشمان لەگەڵ یەکتر هەبوو کە پارتی سۆشیال دیموکرات بوو. من ڕەخنەم لێیان گرت چونکە هەندێک جار کارێکی باشە کە پارتگەلێکی جیاواز هاوکاری و هاریکاری لە نێوانیان هەبێت بۆ ئەوەی بەرەنگاربوونەوە و تەحەدایەکی ڕاستەقینە لە هەڵبژاردنەکاندا دروست بکەن. ئەم ڕۆژێکێک لە ڕەخنە جددی و سەرەکیەکانی من لە حکوومەتی وڵاتەکەم ئەوەیە کە ئەوەی ویستویانە و کردویانە و ئێستا سوید حکوومەتێکی نوێی دەوێت. ئەم شتە بە نیسبەت سویدەوە ڕاستە و من باز لە پەرلەمانی وڵاتانی دیکە ناکەم و ناتوانم بڵێم چی باشەکە بیکەم. کەواتە ئەمە کارێکی دروستە کە پارتێکی ئۆپۆزیسیۆن دەسەڵات بگرێتە دەست و خاڵە لاواز و ناتەواوەکانی حکوومەتی پێشوو چارەسەر بکات، یاخود نەخێر کاتێکیش ئەوان دێنە سەر تەختی دەسەڵات ئۆپۆزیسیۆنێکیان بۆ قوت دەبێتەوە و ڕەخنەیان لێ دەگرێت و پێیان دەڵێت ئەم کارە و ئەو کارەتان خراپە. بێگومان کاتێک تۆ ئەو پرسیارم لێ دەکەیت کە لە ئێستاوە تۆقیوم لەوەی کە قسەکانم وەکو لایەنگری لایەنێک بکەوێتەوە یان داوا بکەم لە وڵاتیانی کوردستان کە هەڵبژاردنەکانی داهاتوو دەنگ بەچێ بدەن. من ئەو هەڵوێستا وەرناگرم و ئەوە مافی هەوڵاتیانی کوردەکەکی هەڵدەبژێرن. من لە سوید هەڵمەتێک بەڕێوە دەبەم و پێم وایە واچە کە حکوومەت بگۆڕدرێت. ئێمە ئۆپۆزیسیۆنین و ڕامان وایە ئەتوانین حکوومەتێکی باشتر بەڕێوە ببین یان باشتر حکوومەت بەڕێوە ببین. بە هەمان شێوە هاوڵاتیانی کوردیش دەبێت خۆیان یەکلای بکەنەوانێ دەنگ بەو لایەنە بدەن کە بڕۆیان پێێتی. Talking about the democracy. Nowadays, با قسەکردن لەسەر دیموکراسی لە ڕۆژی ئەمڕۆماندا پارتە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان ڕەخنەیان بۆ شتێک لێ دەگیرێت. ڕەخنەیان لێ دەگیرێت سەبارەت بەوەی کە کاتێک باسی گۆڕینی سەرۆک یان حاکمی ئەم وڵاتەیان لەگەڵدا دەکرێت ئەوان یەکسەر باسی شەرعیەتی شۆڕش و شۆڕژگێڕیت لەگەڵدا دەکەن. با زیاتر بۆ ڕوون بکەمەوە.
ئەوان دەڵێن ئێمە لە شاخەکاندا جەنگیوین و بە چەندین نەهامەتیدا تێپەڕیوین هەر لەبەر ئەمانە مافی ئەومان هەیە کە کوردستان بەڕێوە ببین بە پێی ستانداردەکانی دیموکراسی ئایا ئەم بیرکردنەوەیە تا چەندە ڕاستە و یاخود دەبێت بڕوات بە دیموکراسی و دەستا و دەستی دەسەڵات هەبێت True, according to the standards of democracy. What you ask me to do is to بە بڕۆی من ئەوەی تۆ دەتەوێت من بیکەم ئەوەیە کە ئامۆژگاریەک پێشکەش بە کوردەکان بکەم سەبارەت بۆی بیر لە چی بکەنەوە لە کاتی دەنگداندا. بە بڕۆی من ئەبێت ئەوە خودی کوردەکان بڕیاری لێ بدەن کە کێیان دەوێت و متمانە بە چه سیاسیەک دەبەخشن. ئەوەی گرنگە ئەوەیە کاتێک تۆ هەڵبژاردن ئەنجام دەدەیت ئەگەری ئەوەیە کە وڵاتیان هەڵبژاردنێکی ئازادانە بکەن و گوێ لە ڕاجیاوازەکان بگرن و هاوکات ڕوو بکەنە سندوقەکانی دەنگدان و دڵنیابن لەوەی کە ڕای خۆیان دەکەن بە دەنگ و بەبێ ئەوەی ترسیان لەوە هەبێت کە ئازار بدرێن و دەبێت بڕیاری هاوڵاتیانیش لەلایەن هەموو کەسێکەوە ڕێزی لە بگیرێت چ پارتەکانی دەسەڵات بێت یاخود پارتەکانی ئۆپۆزیسیۆن لە دوای هەڵبژاردن. کەواتە بەبێ بوونی مافی ڕادەربڕینی ئازادانە تۆ ناتوانیت بڵێت لە سیستمێکی دیموکراسیدا دەژیم؟ نەخێر مافی دەربڕینی ڕای خۆت بە ئازادانە یەکێکە لە بنەماکانی هەموو دیموکراسێک. Today as we record this program, I have only 2 minutes left. باشە ئەمڕۆ کە ئەم بەرنمەیە تۆمار دەکەین من تەنها دوو خولەکەم لەم بەرنمەیە ماوە بۆیە هەوڵەدەم بەکاری بهێنم و ئیستیغلالی بکەم بۆ قسەکردن لەسەر هۆکارێکی دیکەی سەردانەکەتان. تۆ چاوت کەوت بەو کەسانەی لە 7 شوباتی ساڵی 2011دا ئازیزانیان لەدەستدا. دەکرێت بزانین بۆ لەگەڵیان کۆبوونەوە؟ بە بڕۆی من کاتێک تۆ سەردانی وڵاتێک دەکەیت زۆر گرنگە چاوت بۆ گروپە جیاوازانە بکەوێت کە ململانێ لە پێناو مافەکانی مرۆڤ دەکەن. گرنگیشە کاتێک تۆ لە وڵاتێک دایکە لە گەشەکردندایە. من 10 ساڵ پێش ئێستا چەند مانگێک دوای ڕوخانی سەدام لێرە بووم. ئەتوانم بڵێم ئێستا بە بەراورد بەو کات گۆڕانکاریەکی ئێکجار گەورە دەبینم. بەرەو پێشچوونێکی ئابووری مەزن بەدی دەکەم. بڕۆشم وایە کە هەموو گەشەکردنێکی ئابووری بۆ ئەوەی بەردەوام و ممکن بێت پێویستی بەوەیە لەسەر ئەو بنەمایە بێت کە هەموو تاکێک بتوانێت پێداویستەکانی دەستەبەر بکات. مافی مرۆڤ یەکێک لەو بنچینانی کە ئێمە هەمانە بۆ ئەوەی هەموو خەڵک بواری ئەوەیان هەبێت کە ژیانی خۆیان بەڕێوە ببەن و کاریگەریان لەسەر ئەو کۆمەلگایە هەبێت کە تێیدا دەژین. هەر لەبەر ئەمەیە گرنگە بۆ من کە چاوم بە گروپەکانی مافی مرۆڤ بکەوێت کاتێک سەردانی وڵاتێک دەکەم. My last question. پرسیاری کۆتاییم. سەبارەت بە چۆنێتی دەربڕینی ڕای خۆت و چۆنێتی وتنی ڕاوبۆچوونەکانت بە شێوەیەکی ئازادانە. لە 7 شوباتی 2011 و ڕۆژانی دواتردا خۆپیشاندان و گردبوونەوەیەکی ناڕەزایەتی 62 ڕۆژی لە شاری سلێمانی و زۆر شار و شارۆچکەی دیکەی هەرێم هەبوو. دوای ئەوەش لە زیاتی گوێکردن لە داواکاری خۆپیشاندەران دەسەڵات بە زەبری هێز کۆتایی بە خۆپیشاندانەکان هێنا. بە لە بەرچاوگرتنی ئەو ڕاستیەی نزیکەی 12 کەس لەو ڕۆژانەدا بوون بە قوربانی. پێت وایە حکوومەتێک بڕوای بە دیموکراسی هەبێت خۆپیشاندان بە زەبری هێز کۆتایی پێبهێنێت؟ A government who believes in democracy can for the people to end a protest. منیدانەی تونند و تیژی دەکەم. من زۆر دژی تونند و تیژیم لەلایەن هەر کەسێکەوە پەیڕەو بکرێت. بڕاشم وایە کە حکوومەت و دەسەڵات بەرپرسیارەتی ئەوەی لەسەر شانەکە هاوڵاتیەکانی خۆی لە دژی تونند و تیژی بپارێزێت. ئەم شتە بە هەمان شێوە ڕاستە کاتێک هاوڵاتیانی ناوچەیەک ڕای خۆیان دەخەنەڕ. هیچ قسەیەک هەیە لە کۆتاییدا؟ نەخێر زۆر سپاس کە ڕێگەت پێدام لەم پرۆگرامە بەشدار بم. بە بڕۆی من زۆر گرنگە میدیایەکی ئازاد و دادگەرمان هەبێت لەو وڵاتانی کە بەرەو دیموکراسی هەنگاو دەنێن و دەیانەوێت دیموکرات بن. بەڵێ بەڕێز گوستاف فریدۆلین هاوسەرۆک و گوتەبێژی پارتی سەوزی سویدی زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لەم دانیشتنە و سوپاس بۆ ئەو کاتەی کە پێت بەخشین. بینەرانی ئازیز ئەم چاوپێکەوتنە تایبەت بوو بە قسەکردن و گفتوگۆکردن لەگەڵ بەڕێز گوستاف فریدۆلین کە هاوسەرۆکی پارتی سەوزی سویدیە. هیوادارم کە سوودتان لەم بەرنامەیە بینی بێت و سوپاس بۆ کاتێک کە بێمەتان بەخشی. کاتێکی خۆش.